ناوم ستايش سامانة تمنم يازە سارە ماوەی سێ سارە لە دەستگای نوێری حکمە قورئان دەخوێنم. وەڵا لە ماوەی سێ سارەی 5 جوزئم لەبەر کردیا لێرە وە لەگەڵ مامۆستاکانیشی موشکلەم نییە ئەلحەمدولیلای لەگەڵیان دەگونجم لە بۆ لەبەرکردنی بەخۆم لەبەر دەکەم بەس ئەوها دەبین لەگەر داکمیان بابم لەبەر دەکەمانی لەگەڕوانیش. وەڵا لە قوتابخانە پۆلی شەشم بەس دەرسی قورئان هیچ ڕێگیرێکم لێ ناکات لە مەکتەبێ. نا برادرم نییە لێرە لە پۆلم بیتن و هیچ برادر توشم نارێ کە ڕێگر دەبیتن لە بۆ دەرسی قوتابخانە. من لە قاریئەکان زیاتر حەزم لە ئەحمەد عەجەمیە جێ لە دەنجی ڕادەگرم. ئاواتی من ئەوەیە کە هەموو قورئان لەبەر بکەم. هەستێکی زۆر خۆشە. لامڕە زۆر باشە. أعوذ بالله من الشيطان الرجيم يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا والله أنبتكم من الأرض نباتا قال نوح ربي إنهم عصوني واتبعوا من لم يزده ماله وولده إلا خسارا يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر فإذا نقر في الناقور فذلك يومئذ يوم عسير على الكافرين غير يسير ذرني ومن خلقت وحيدا وجعلت له مالا ممدودا وبنين شهودا ومهدت له تمهيدا ثم يطمع أن أزيد كلا إنه كان لآياتنا عنيدا. اذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولكن لا تشعرون. ستایش وەکو هەرو قوتابێکی تر دوو ئەرچی گەورەی لەسەر شانە یەکەشیان دەرسەکانی مەکتەبێتی دومیشیان دەرسی قورئان خوێندن لە سنتەر. بێگومان قوتابی ئەگەر بیوێتن دەرس بخوێنی وەقت زۆرە دەتوانی شەوەکەی تەرخان بکات لە بۆ دەرسەکانی مەکتەبێ و ڕۆژەکەش تەرخان بکاتن لە بۆ قورئانی بە تایبەتی پاش نوێژی بەیانی یان پاش نوێژی عەسر ئەو دوو وەقتی زۆر باشن لە بۆ تەڵەبە. ئێمەش وەکو باوکی ستایش ینی ئەوەندەی لە تواناماندابی هەوڵماندایە بە تایبەتی لە پاش عەسران ئەنی ئەو وەقتەی لۆ بەکاربینین لە بۆ مراجعەکردنەوە و لەبەرکردنی قورئان. بێگومان هەر باوچێک لەوانێ حەز و ئاواتێکی هەبیتن. ئاواتی من و حەزی من ینی ئەوەیە کەوا کوڕەکەم وەکو دەرێ بەرزترین پلەی لە قورئان بەدەست بێنێ کەویش لەبەرکردنی کاملی قورئانە. ستایشیش هەر لە بیدایەتی منداڵیەوە هەر لە سەرەتای منداڵیەوە خوای گەورە ئەو بەهرە و توانای پێبەخشی بوو کەوا بێتە ناو دنیای قورئان. بێگومان ئێمەش دەزانین کەوا قورئان وەکو کتابێکی منهەجی مەکتەبێ نییە. ینی قورئان کتابێکە ینی بەرنامەیەکە لە بۆ ژیان. لێیە زۆر هەوڵماندایە هەم
وەکو تعلیمی هەم وەکو تەربەوی بهین ناو قورئان. بەنسبەت لە بەرکردنیشی الحەمدولillah پلەشی باشی بڕیە و ئەگەر خوای گەورەش یارمەتیمان بدا یعنی ئینشاڵڵا بەردەوام دەبین. بێگومان کاکستایش سەر ڕاوێکەوە لە خۆی وازبەرچی گەورەی لەسەر شانەکەەوە هەستی پێدەکاتن، بەڵام خودی خۆم بە تایبەتی زۆر دافعیشیمە و بەردەوامیش وەکەوەی دەرێ بە بیری دەینەوە کە وازبێکی گەورەی لەسەر شانە ئەوش وازبی سنتەریتی. ئەجەلوێ ڕۆژانە یان هەموو سەر سەعاتان ینی چەند جار بە بیری دەینەوە کە وازبەکی قورئانی هەیە دەبی لەبەری بکاتن. وەڵا بێگومان هەر دایک و باوکێک ئەگەر بیوێ هەم لە دنیا هەم لە قیامەت ینی ئیسراحەت بکە و بەخۆشی بژی دەبی زۆر ئیحتیمام و گرنگی بە ڕۆڵەکەی بداتن، بە تایبەتی لەو لە بەرکردنی قورئان. چونکە قورئان فێرت دەکا کو بڕۆی کو دابنیشی کو قسان بکەی کو هەڵبستی، ینی وەکووە دەری بەرنامەیەکی کاملی ژیانە. ئەجەلوێ هیوادارین هەموو داک و بابێک منداڵەکانیان فێرە قورئان بکەن، چونکە هەموو ڕاستی و خۆشبەختیەکی دنیا و قیامەت لەناو قورئانەکەیاندایە. کار قوتابیەک ئەو فایل ئەو شتەی خۆی هەیەکەوە لەبەر چای ڕوونە کە بتوانیتن ئینشاءڵڵا بەس یەک شت ئەو تاریەوە دەگەم زاری مامۆستایەکیان ئامادەی تێدا ئەسەڵەکە ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم. وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب. كدمو ماري سرتاكا درسي قطابخانە بيتن ئەوی دەکەم، پاشان قورئانەکەی دەخوێنم. مثلا دەبینی دەدەقەت سارێکەوە من بە زۆری بە عەسر دەخوێنم، قورئان دەخوێنم. دووری لەو وەختی زیاتر مەجالم هەیە، ئەنی لە بۆ قوتابخانەش ئەو وەختی زیاتر بە عەسریان بەشە. إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة. ئەمەلێکوانە بەرنامەی الحەمدولillah لە ڕووی ئیداریەوە زۆر بە جوانی داڕێژراوە. هاوینان دوو ڕۆژ دەوام دەکەن، شەموان و سێشەمان، بەڵام لە کاتێکە دەوامی قوتابخانە دەبێتەوە یەک ڕۆژ دەوام دەکەن. جەدوەلەکانیشمان لە وا داناینە لە یەک ڕۆژی، لەبەرەوەی سێ ڕۆژ تەڵەبە دانیسپێنانە، سێ ڕۆژ دانیاوەرانە. ئەو وەختی کە دەوام دێتەوە تەڵەبە حوڕ دەبێتن، دەتوانی شەموان بێتن کە شەموو دانیسپێنەکەی لە دەوامە دانیاوارێتی سعات تقریبا 2 هەتا 2 لێرە دەوام دەکەن هەتا دەوری سعات 5 2 سعاتەکە. ئەگەر لەمارەوەش هاوکار بن تەڵەبەمان هەیە الحەمدولillah لە فەزلی خوای بەزیاد ئێستا گەیشتە 5 زوو، هەیە گەیشتە 10 زووی، هەیە گەیشتە 2 زووی، ینی هەر یەکە بە توانای خۆی و بەرەکەتی خۆشی تێدایە. ڕاستە ئەفتە یەک ڕۆژ لەوانەیە زۆر کەس هەیە دەرێک کەمە، بەڵام بەرەکەتی الحەمدولillah لە فەزلی خوای بەزیادبی ئینسانیش دەگرێتە نیوێتەکەی خۆی. ئەگەر نیوێتەکە و ئیخلاسەکەت لۆ خوای ڕەب العالەمین بوو، خوای گەورەش بەرەکەتی دێختە وەختەکەت و کاتەکەت و الحەمدولillah ئەو تەڵەبانش کە لەو دەستگایانە کە قورئان لەبەر دەکەن لە فەزلی خوای بەزیادبی لە قوتابخانەش لە یەکەمەکان الحەمدولillah. ئەمە لە فەزلی خوای بەزیادبی کاتێکە قوتابی وەردەگرن لێرە لێژنە هەیە دادنیشی، ئەو لێژنەیە قوتابیەکە دەستە بەردەم لێژنەکەی ئایا ئەوە لەمارە هەیە چکە الحەمدولillah لە فەزلی خوای بەزیادبی هەیە، داک و بابی هەیە، جیرانی هەیە، لە شوێنێک کە دەرسی خوێندووە کە دێتی ئێرکوانە تەماشا دەکەن. ئەگەر قورئانەکەی ڕەوان بوو ئەوە دای دێنین لەم مەرحەلەکان. ئەگەنا قۆناغی کەمان هەیە، قۆناغی فێرکاریان پێ دەرێن، ینی تەڵەبە دەبی فێربی ئەوجە لەبەرکاتن. سەرتایمان جینۆ ساڵانە قوتابیان وەردەگیرن بە پێی ئەو کە بەرنامەیەکە لە دەستگا لە ئیدارەدان درایە ئەو تەڵەبانە وەردەگیرن کە تەڵەبە هەیە
توانای هەیە الحەمدولillah لە فەزلی خوای بەزیادی بەهرەدارە و ئەوە نییە برێ بەس تەڵەبەی باشی ژوەر بگرین ئەمە لێرکوانە لە خزمەت داینە هەر کەسێک دێتن ئینشاءالله بە پێی توانە دەتوانین خزمەتی بکەین هەر ئەوە نیە بەس برێن تەڵەبەی بەهرەدار وەگرین بەس بزانیتون باز ئەوانەوە بکەین ناهەیتمان ئێستاکە لە مەرحەلە 2-3 ئیبتیدایی لە قۆناغەکانی تریشمانی الحەمدولillah قۆناغی منداڵانە قۆناغی نەوجەوانانە قۆناغی بەهرەدارانە ئەنی ئەمە کە بەهرەدارانەمان کردیتەوە بە حڕیەتی خۆیان بووە هاتینە بە حڕیەتی داکوبابیشیان بۆیان بە پرسمە بە داکوبابیش کرد ئەو تەڵەبەی تو بەهرەدار دەیاننا هەشە لە بەهرەدارە ناتوانیتن دەگەڕێتەوە قۆناغەکانی دواتر ئەمە سوپاسی خوای گەورە دەکەین و دەستخۆشی لە داکوبابی بەڕێزیان دەکەین کە کاکستایش بەڕێزە الحەمدولillah تەڵەبەکانمان هەموو وەکو کاکستایشی الحەمدولillah لێرکوانە زۆر ڕێکوپێکن و زۆر مؤدەبن ئاخرن و بەڕاستی ئومێدیشمان پێ هەنا کە ئەو کاکستایش پێ زووی لەبەر کردە ئینشاءالله لە ساڵانی داهاتوو بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله تەواوی قورئان لەبەر دەکات ئەگەر لەسەر ئەو بەرنامەیە بەردەوام بیتون لە مارە شاوکاری دەکەن ئینشاءالله الحەمدولillah و تەڵەبەکانی تریشمان الحەمدولillah ینی تەڵەبەی باشن لە فەزلی خوای بەزیاد بی و خوای گەورە ئینشاءالله هەر کەسێک ئیوا ئاواتێکی هەیە کە ئەو قورئانەی لەبەر بکاتن ئینشاءالله لەو هەم لایەکی ئاسان بیتن